کارەکانی ڕۆژی یەکەمی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر کۆتایی هات. لە ڕۆژی یەکەمی کۆنگرەدا هەڵبژاردن بۆ سەرۆکی کۆمەڵ و سەرکردایەتی کرا و بەشێک لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵ گفتوگۆی لەبارەوە کرا و خرایە دەنگدانەوە. ئەندامانی کۆنگرەی کۆمەڵ لەبارەی ڕۆژی یەکەمی کۆنگرەوە دەڵێن وردی لە کارکردن و گۆڕانکاریکردن لە پەیڕە و کاندیدبوونی نوخبەیەکی جیاواز و تازە بۆ سەرکردایەتی شیاوی ئەوەیە هیوای لەسەر هەڵبسنرێت. لە سەرەتادا بڵێن وەکو جەلسەیەکی افتتاحی کۆنگرە کرایەوە بە چەند وتاری لیژنەی باڵای ئامادەکار و وتاری بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری و فیلمی دۆکۆمنتاری و مارشی کۆمەڵ و ئەم بڕگانە پاشان لە پاژنیڕۆدا دەست بە ئامادەکارەکان کرا بۆ هەموارکردنەوەی هەندێک بڕگەی ڕەشنووسی دەستور ئەوەی کە پێویستە بە هەڵبژاردنەکانی ناو کۆنگرەوە بۆیە دوای کە چەند بڕگەی لە پەیڕە و هەموار کرایەوە پاشان دەست بە هەڵبژاردنەکان کرا. سەرەتا هەڵبژاردننی سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەنجام درا و بەڕێز مامۆستا عەلی بابیر بە سەرۆکی کۆمەڵی دادگەری هەڵبژێردایەوە و پاشانیش دەست بە ڕێکارەکان کرا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی. جێگای سەرنجە هەر لە ڕۆژی یەکەمی کۆنگرەی کۆمەڵی دادگەری هەڵبژاردن بۆ پۆستی سەرۆک بەڕێوە چوو. لە پرۆسەکەدا مامۆستا عەلی باپیر وەک تاکە کاندید بە کۆی دەنجی ئەندامانی کۆنگرە متمانەی پێدرا و بە سەرۆکی کۆمەڵی دادگەری هەڵبژێردرایەوە. ئەندامانی کۆنگرەی کۆمەڵ لەبارەی ڕۆژی یەکەمی کۆنگرەوە دەڵێن وردی لە کارکردن و گۆڕانکاریکردن لە پەیڕە و کاندیدبوونی نوخبەیەکی جیاواز و تازە بۆ سەرکردایەتی شیاوی ئەوەیە هیوای لەسەر هەڵبسنرێت. کۆنگرە هەر خۆی نیشانی زیندووبوونەوە پێشکەوتنی حیزبە، حیزبیش بە کۆنگرە بەستن دووبارە ڕفرێش دەبێتەوە کە مەجگای خۆشحاڵیە بۆ سەرکردایەتی ئەم حیزبە کە ئەوەندە واعی بێت هەموو کۆنگرەکانی لە کاتی خۆیدا بکەوە. ئەندامانی کۆنگرەش ئەندامانێکی چاوکراون بۆ لە ئاسێکی باڵادان کوالێتیان بەرزە. ئەمڕۆ با بڵێ مناقەشات گەرم بوو. ئەو ڕەشنووسەی کە دانرابوو بۆ گفتوگۆکردن گفتوگۆ لەسەرکردن دەردەشەیەکی باش کرا، مناقەشەی باش کرا، ڕەو بۆ چوونی زۆر باش ئازادەن ئەندامی کۆنگرە خستیانە ڕوو. بە تەکنیکێکی پێشکەوتوو ئیشی لەسەر کراوە و سەلیقە ئەبینی لە ئیدارەدانی گفتوگۆکانە بە شێوازێکی شەفاف و ڕوون ئیدارە دراوە و ئێمە هەتا ئەوەی کە تا ئیستا ڕابردووە لێ ڕازین. پێمان وایە کۆنگرەیەکە شایەنە بەوەی کە ئەندامانی کۆمەڵتیایە بەشدار بوون و هیوای سبەینیان لەسەر هەڵچنن. جێگەی سەرنجە هەر لە ڕۆژی یەکەمی کۆنگرەی کۆمەڵی دادگەری هەڵبژاردن بۆ پۆستی سەرۆک بەڕێوە چوو. لە پرۆسەکەدا مامۆستا عەلی باپیر وەک تاکە کاندید بە کۆی دەنجی ئەندامانی کۆنگرە متمانەی پێدرایەوە و بە سەرۆکی کۆمەڵی دادگەری هەڵبژێردرایەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.